بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. كتابي نيابي الأذكار إمام النووي باسي ذكر كان نيوجي بياني ما انكرت باسي ذكري خور كاتك هالدي اما چه ذكر بكين كاتي خور لأسمانا أو استيرك أبيتوا چه ذكر أكين و ئەمڕۆی نەسەر ئەوەی ذکر لە دوای زەوال واتە دوای نیوەڕۆ چه ذکرێک ئێمە ئەکەین هەتاوەکو ئێوار ئەفەرمێ لە دوای زەوالی شەمسەوە هەتا عەسر ئەم بەینە بین نوێژی نیوەڕۆ بۆ عەسر ئەفەرمێ ئەم بەینە زۆر گەورەیە. ئێمە پێشتر ئیمام ئەفەرمێ باسی ئەومان کردو چۆن جل لەبەر ئەەکەی چی ئەڵێی لە ماڵ دەرەچی چی ئەڵێ ئەچیتە سەر ئەو چی ئەڵێ دەرەچی چی ئەڵێ دەست نوێژ لەناو مزگەوتا چی ئەڵێ گەیشتە دەرگا مزگەوت چی ئەڵێ گوێ لە مؤەذین و مقیم بوو چی ئەڵێ ئینجا لە بینی بانگ و قامەتا چی ئەڵێ کاتێ ویستی هەڵسی بۆ نوێژ چی ئەڵێ لە ناو نوێژە لە ئەوڵەوە تا ئاخر چی ئەڵێ ئەفەرمێ ئەمە هەموو نوێژەکان تیا مشارەکە ئەکەن و هەموو کاتێک ئەمە دووبارە ئەبێتەوە. طبعا ئیمام ئەگەر بینی بێتان تەسەلسولی ئەم کتێبە چۆن دەسی پێ کردووە لە کاتێکا کە تۆ لە خەو هەڵ ئەسی و جل لەبەر ئەەکەی لێوە دەسی پێ کرد واتە بۆ نوێژی بەیانی کە دێی بۆ نوێژی نیوەڕۆژ هەمان شت دووبارە ئەبێتەوە. هەنگاوێک ئەنێ جل لەبەر ئەەکەی مەسەلەن یان مەسەلەن ئەگەیتە دەرگای مزگەوت مؤەذین عینەن مقیم عینەن ئەوانە هەر هەمووی دووبارە ئەبێتەوە وەکو خۆی هەموو ئەوانەکە پێشتر باسمان کردو هەمووی لە نوێژی نیوەڕۆژە عینەن هەیە دوای نوێژی نیوەڕۆ. ئەفەرمێ سونەتە لە دوای زەوالەوە عیباداتی زۆر کەی ذیکر و ئەورادی زۆر کەی دوعای زۆر بکەی. ئەفەرمێ ڕیوایەتمان کردووە لە کتێبی تیرمیذیەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە عەبدوڵڵای کوڕی سائب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم 4 ڕکعات نوێژی ئەکرد بعد أن تزول الشمس قبل الظهر لە پێش نوێژی نیوەڕۆیە 4 ڕکعات نوێژی ئەکرد سنەت وقال إنها ساعة تفتح فيها أبواب السماء ئەمە سەعاتێکە هەموو دەرگاکانی ئاسمان تیا ئەکرێتەوە فأحب أن يصعد لي فيها عمل صالح حەزەکەم کردەوەی صالحم لەم کاتا بەرز بێتەوە. واتە پێش نوێژی نیوەڕۆ 4 ڕکعات نوێژی سنەتی ئەکرد پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم. لەگەڵ وەظیفەی نوێژی نیوەڕۆیە پێویستە سنەتە کە ذیکر زۆر بکەی. وسبح بحمد ربك بالعشي والإبكار خوای گەورە ئەفەرمێ بالعشي والإبكار ولما ئەفەرمون عشی بریتیە لە چی ئەفەرمون بریتیە لەوەی کە لە دوای زەوالی شەمسەوە خۆر یەک تۆز لە ئاسمان لا ئەدا و پێڵێن زال عن الاستواء لە ئیستیوا تۆزێک لا ئەدا حتا وەکو غروب تاوەکو ئاوا ئەبێ ئەلەم نێوانە ئەوە عشیە تەسبیحاتی خوا زۆر بکە. وسبح بحمد ربك پاک و بێگەردی بۆ خوا دەربڕە بە سوپاسی خوا یان فسبح مع حمد ربك بڵێ سبحان الله باشە والحمد لله یا بڵێ سبحان الله بحمده باشە. ئێمە ئەڵێن چی لە نوێژەکانمانە سبحان ربي الأعلى وبحمده يا سبحان ربي العظيم وبحمده لەگەڵ حەمدی خوایە پاک و بێگەردی بۆ خوا دەرەبڕی. دوو ذیکرمان هەیە ئەم دوو ذیکرە ئایا ئەم دوو ذیکرە کامیان لە کامیان دوو ذیکرمان هەیە کام لە کام ئەم دوو ذیکرە بەهێزترە باشترە ئەجری زۆرترە. ئایا ذیکری سبحان الله گەورەترە یا الحەمدولله ئەوەندە گەورەیە عولەما ئەفەرمون لەکوێ هەردووکیان پێکەوە هاتبن ئەوە گەورەترینە ڕەتبوونەوەی نیە ئیلا گیرایە بۆ تو ئەچیتە ناو ڕکوع ئەوەڵێی سبحان ربي العظيم وبحمده ئەڵێن کەی خوا حەمدە لێ وەرەگرێ سوپاسەکەت لێ وەرەگرێ وتە خوا سوپاس بۆ تۆ لەسەر ئەم هەموو نیعمەتە خوا لێت قبوڵەکە کەی ئەمەد لێ قبوڵەکە. ئەڵێ کاتێک کە تۆ لەگەڵ تەسبیحاتە تێکەڵە کرد یەکسەر لێ وەرەگرێ بە دەلیلی چی کاتێک کە لە ڕکوعی هەڵاسیتەوە ئەڵێ سبحان ربي العظيم وبحمده کە هەڵسایتەوە ئەڵێ سمع الله لمن حمده خوای گەورە حەمدی ئەو کەسەی گوێ لێ بوو کە حەمدی کرد کە خوای گوێ لێ بوو یعنی قبوڵی کرد یعنی خوا یەکسەر حەمدەکەی قبوڵ کردی چونکە لەگەڵ تەسبیحا بوو. بۆیە تەسبیحات لەگەڵ حەمدا زۆر گەورەیە. ئەگەر ئەتەوێ سوپاسی خوا بکەی لەسەر نیعمەتەکان لەگەڵ تەسبیحا تێکەڵی کە لەگەڵ سبحان الله تێکەڵی کە
بۆیە زۆر گەورەیە لە ڕۆژی قیامەتە سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەم دوو کەلیمە سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەفەرمێ کەلیمەتانی خەفیفەتانی على اللسان زۆر ئاسان ئەوترێن حبيبتان إلى الرحمن لا إخوة زور خوشويستن ثقيلتان في الميزان الميزان آخرتها زور قرسن شكو أم دوانا بيك وزور قورن دي أفرمين بالعشي والإبكار أو دو ذكر زور بخينا سبحان الله والحمد لله لدواي عصر وهتا غروب الشمس لدواي عصر وهتا خور آواء به همو ذكر كان بيانيان كباسمان كرد همو صيغة كان أقوري أو أصبحنا يتيا إكيب أمسينا وأمسى الملك لله اللهم ما أمسى بي من نعمة أو بأحد من خلقك فمنك وحدك لا شريك لك هم ذكر كان أوانك الصبح يعني أي كيب مساء هرهم يعني دوبار أخواني وسنته إن جاء الصلاة وسطى كأخوي جورا زور تركيزي لسدانا وحافظوا على الصلوات والصلاة الوسطى فرمويتي نيجا كان ببارزن بتايبت نيجي كي نيجي وسطى علماء زور اختلاف يعني بينج الرأي هي يكيوتوتي نوجي بياني يكيوتوتي نيوري يكيوتوتي عصرة إواري عشاء هر يكي لشوينك وسيري كردو هيانا للروي ركعات وسيري كردو فرميتي وسطى إواري شكو السير لبيني دو شواري وتي وسطى إواري هاندي فرميانا نا ربطي بشي وهي ربطي بشوروج وهي أو نوجي كأكويتا نيوان شوروج بريتيلا نوجي عيشة أكويتا نيوان شوروج چۆن ئەیخوا وە لە شەوایە باشە ئێمە ئەڵێن نوێژەکە لە سوورە لە ئاسمان بڕا دەست پێەکە یعنی سەرەتای دەستپێکردنی شەو بە نوێژی عیشا دەست پێەکە نوێژی ئێوارە ئەو بینە هێشتا لە بینایە ماوە نوێژی عیشا دەست پێەکە هەندێک تر فەرمایانە نا نوێژەکان سێر ئەکەین هەمویان ئەوانە جەمعەکرێن نوێژی نیوەڕۆ لەگەڵ عەسرا جەمعەکرێ ئێوارە و عیشا جەمعەکرێن تاکە نوێژەکە جەمع ناکرێت نوێژی بەیان نییە كون نوێژی بەیانی سەڵەتی وستایە بەڵام زۆرینەی زانایان فەرمویانە هەندێکیش فەرمویانە ئێمە خەتی ئیستیوا حسابەکەین باشە خۆر لە ناوەڕاستی ئاسمان تۆزە لایدا نوێژی نیوەڕۆیە کەوا بوو وستا نوێژی نیوەڕۆیە کاتیان سیر کردووە بەڵام زۆرینەیان فەرمویانە نوێژی عەسرە چونکە نوێژی عەسر بۆیە خۆی گەورە تەرکیزی خزووە سەری کاتی ئیسراحەتی ئینسانەکانە بەیانی زوو سەری ئێسە مەکەن خەڵک تەمەڵا دوای نوێژی بەیانی ئەخوێتەوە لە دوای نوێژی بەیانی ئیشکردن و هەوڵدان و ئێوارە هەر هەموو ئیسراحەتی ئێوە کرێکارەکان سەعات 4 ئەخوا 2 دقەیمەوە ئەرە دەست هەڵ نەگرین باشە دوای عەسر کاتی ئیسراحەت بیرکەنەوە گە کرێکارەکە بەیانی زوو ئەچێتە سەر ئیش ئیتر دوای عەسر وەردەوە پێی نامێنێ توانای نامێنێ پێویستی بە ئیسراحەتەیە ئەفەرموون سەڵاتی وەستا عەسرە چ بەیانی چ عەسر ڕەئی زۆر لەسەرە زۆرترین زانایان فەرموویانە سەڵاتی وەستا نوێژی عەسر کەوا بۆ خۆی گەورە فەرموویەتی نوێژەکان بپارێزن بە تایبەت نوێژی عەسرتان زۆر ئاگار لێبێ بە تایبەتی داوەتێ خصوصیەتی داوەتێ ئیمام ئەفەرمێ دەی بۆیە خصوصیەتی داوەتێ بۆی ذکری زیاتری تیا بکەی چۆن نوێژی بەیانی خصوصیەتی هەیە ذکری زۆرتر ئەخوێنی دەی ئەویش بە هەمان شێوە نوێژی عەسر خصوصیەتی هەیە دەی زۆر لە دوای نوێژی عەسر زۆر ذکر بخوێنە خوا جل جلاله لقرآن فرميتي وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل غروبها بيش أوي خور هل بي ذكر زور بك تسبيحاتي زورك وقبل غروبها بيش أوي آوابي ذكري زور بك وسبح بحمد ربك بالعشي والإبكار عشي وثمان لبيني لدواي زوال ودس بيك حتى أكو غروب أو بين زور عبداتي تيابك واذكر ربك في نفسك تضرعا وخيفة ودون الجهر من القول بالغدو والآصال باشا آصال شيء لبين عصر ومغربة ألو بين عبداتي زورك ذكري خوا جل جلاله زورك تضرع لبردم خوايا زور بنوينا بيغمرجان صلى الله عليه وآله وسلم للرواياتك أنا سأفرمي سندك ضعفي كتايا بلام عرزم كردن كالرواياتاني إمام النووي هنا ضعيف جدا نين هتا وكو إيشيان بيا نكري إيشيان بيا أكري لكاروباري عبداتيا أفرمي بيغمرجان صلى الله عليه وآله وسلم أقر دانشم لقل قومك ذكري خواب كان لدواي نوجي عصروا هتا وكو إيوارو خور آوا أبي زورم بي خوشترا لوي هشت عبد لعبد كان أولادي إسماعيل الرزقارك عبد آزاد كردن زور قوري بيركنوا
چاوبن و قێنسەری ئەم زەمەنە مەکەن کە ئیسلام چارەسەرێکی زۆر گەورەی عەبد و ئەوانەی کرد هەموو ماڵێک پڕ بوو لە عەبد و جاریە خۆ ئینسانە حوڕەکان کە خاوەنی تەملیک بوون لەسەر زەویە هیچ ئیشێکیان نەکرد سەرپەرشتی کاریان نەکرد ئەم مەشەدەتان بۆ باسەکەم بۆی بزانن حاڵی ئەو زەمەنە چۆنە ئیمامی ڕازی خوا لێ بێ ڕازی 500 عەبد و جاریە لە ماڵەکەی ئیشیان نەکرد 500 عەبد و جاریە طبعا ئیمامی ڕازی هەندێک جار 5000 کەس میوانی ئەو بیرکەنەوە ماڵێک 5000 کەس میوانی بێ بەچی ئەچێ بەڕێوە ئەم عەبد و جاریانە خاوەنی تەملیکی شەخصی نەبوون ئەبەت هەرچی هەیان بووی سەیدەکەیان خاوەنی هیچ شتێک نەبوو یا لە شەڕە گیرا بوون یا مناڵ بوو دزرا بوون فرۆشرا بوون ئەنواع و ئەشکال لەسەر زەویە بڵاو بوونەوە هەموو ماڵێک بەو شێوازە تایە بوو پڕ بوو طبعا کە ئیسلام هات هەموو ماڵێ پڕ بوو چارەسەری وەدانا وردە چارەسەری کرد یەکێک لەو شتانەی کە زۆر ئەجرێ دەسەکە ئەوەی عەبدێک ڕزگار کرد ئەیکەیتە خاوەنی ژیان خاوەنی کەسایەتی خۆی خاوەنی کیانی خۆی ئەتوانێت بێتە خاوەنی ماڵ هەموو شتێکی بۆ دەستەبەرە بێ ئەفەرمێ عەبدێک چەند گەورێت تۆ بیرکەنەوە مەسەلەن ئینسانێ بکوژێ کەفارەتەکەی چییە باشە عتق و ڕەقەبە عەبدێ ئازادکە ئەوەندە گەورەی عەبد ئازادکردن 60 ڕۆژ بە ڕۆژوبی 60 ڕۆژ ئەگەر عەبدەکە پێ ئازاد نەکرا خوا بۆت ئاسانەکە 60 ڕۆژ بە ڕۆژ بووبە یعنی هێشتا عەبدەکە لە 60 ڕۆژەکە گەورەتر باشە ئەوەندە گەورێ ئەفەرمێ ئەگەر هات و دانیشتی بۆ ذیکر لەگەڵ قەومێکە بۆ خۆت خەریکی ذیکر بووی دوای نوێژی عەسر ئومێدەکەم ئینشاءڵڵا ئەم دەرسانە ئێمە لە دوای نوێژی عەسر بن ئەم ذیکرانە ئەفەرمێ ئەوەم پێخۆشترە 8 عەبد ئازاد کەم هێشتا ئەوەم پێخۆشتر پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە عمری خۆیان چەند عەبد و جاریە ئازاد کردووە 63 عمری چەند بووە 63 دان سیدنا تا عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ چەند دانێ ئازاد کردو 75 عمری چەند بووە 75 هەر ساڵێ بۆ ساڵێکی عمری خۆی پارەی خۆی کۆ کردوێتەوە پارەی حەڵاڵی خۆی عەبدێکی کڕیوە و ئازادی کردووە تەواو ئەم کەسە ئازادە نەجاتی ئەبێ قانونی تەبەنی زەیدی کوڕی حارثە کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئازادی کرد لەگەڵ باوکو ئەوانەیە نەڕۆشتەوە لێوێ مایەوە ئەوەندە ڕێزی لێ ئیگرە لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەیەهان ڕوایەت بەس باسی عەبد و جاریە اینجا فەزیلەتی ئەوەی کە مرۆڤێک ڕزگار کەی نییە لە ڕوایەتێکە ئەفەرمێن نییە لە دوای ئیمان هێنان بەخوا کە عەبدێک لەسەر دەستی تۆ ئیمان بێنێ بە ئەندازی ئەوەی ئازادی کەی یعنی ئەجرەکە ئەوەندە گەورەیە ئەوەندە عەبدایەتێکی گەورەیە دەی وەکو وایە 8 عەبد و جاریەت تۆ ئازاد کردبێ ئەگەر دانیشی لەناو مەجلیسێکی ذیکرە لە دوای نوێژی عەسران خوای گیان داوا لێ ئەکەین بە ڕەحم و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە یا رب العالمین ئەم کتێبەی ئیمامی نەووی خوای گیان بیکەرە چرای ڕووناکی ژیانمان بیکەرە چرای ڕووناکی ماڵمان بیکەرە چرای ڕووناکی ناوگۆڕمان یا ربی خوای بەهۆی ئەم کەلیماتانەوە خوای ڕزگارمان کە لە ناڕەحەتیەکانی مەحشەر یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سەرفرەزی بەردەم دیوانی خۆتمان کە عفوی خۆت بەسەرمانە دا ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین بمان گێڕە لەو عەبدانەی ذیکری زۆرەکەن و لە تۆوە زۆر نزیکن آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين